كشو هوا تشبو رنج سقا بونا بكرمانجي سقا جيران دبيجن روشة سقاية روشة سقا بتشن أو سقا لتشي واتوا وشكا سقا تجي برسي عجيب جمدك نعم مثلا از بيجم سقاش اولير ايرو سيو 8 درجة گرم ايرو اقول دو سيو 4 بون ايرو سيو 8 جنيش كيفا بايس خوي شاردوتو سليماني سيو شاشة دو بلا كمترا دهوك سيو بنجا از بحث دهوك كيفك جمت تشكيل استا میوانی ما کلا شارشی ایلول خباتی کرده بو شکری بانی کاک شکری بانی لو دفره بو هروا سبارت با کشو هوای دهوک نظم ترین پله 18 برسترین پله 35 پله در لباری ناوی دهوک بوچونی زور جیاواز هیا بلاموی کلا همویان بناوبانگتره که دهوک با واتای اوده که دو چیا یان دو هلکا دو هک تو گرین مزنن دهوک دنافته بەڵام ئاشووریەکان کاتی خۆی پێیان وتووە نو هەدرا بە دهۆک بەڵام سەیرە ناوی دهۆک هیچ وەکو ڕیشەی زمانەوانی و ڕەگی زمانەوانی و هیچ لێکچوونێکی نییە لەسەر ئەو لەگەڵ ئەو ناوەی کە ئاشووریەکان پێیان وتووە نو هەدرا دیارە لە دهۆک هەروەها لە کۆلێژا چاندنێ سێم کۆنفرانسە نێودەوڵەتی دەگیرێت ئیرۆ بەڵێ ئیرۆ ئەف کۆنفرانسانە تێدا نزیکی 500 پسپۆرن چاندنە لەسەر ئاستە هەمی کوردستان و دەربەی وڵات بەشدارن کەش و هەوای دهۆک ژی حەز دەکەم ئەڤەژی بێژم دیارە دهۆک هەروەکی سلێمانی لە هاویندا وشکە لە زستاندا سارد و باراناویە ئەوە شتێکی کوچک بوو پاشی لەسەر تشتێندی دهۆک ژی داخ زمان هین گەلێ دەما مەهەیە ئەمێ سەر بەحسا گەلێک تشتی دنیێن دهۆکێ بکەن لێ لەوێ دەرێ دەما مەسەرەن مثال دەما لەڤەر ئیجازە بە عەطلە بە دا ویکئێند بە حەز دەکەم هەرم دهۆکی دەما دشم دهۆکێ هەست پێ دەکەم کو ئەز ڕاستی لە جەهێکی توریستیکم جەهێکی سیاحیمە پشتی دهۆکێ بچن کەرکووک چەند دەرەجە بوون 39 دەرەجەیەکی ژە هەولێرێ گەرمترە کەرکووک ژیرۆ ئیرۆ بگیشتی کوردستانی وەکە گەرم بە حەلەبچە حەلەبچە 36 بەڵام کەرکووک شتێک هەبوو بۆ کەرکووک حەز دەکەم دیسان ئیرۆژی قسە لەسەروی باخبی سیاسی لیستە هات ئاواکردن پیرۆز بە وەخودێ ئەڤە گەلک هات کەیفێ منژی گەڕاستی ئەدی کورد بە یەک لیستێ بە یەک ناوی بە یەک سلۆگانێ و بە یەک سەرۆک لیست و ئەو سەرۆک لیستەشکە هەڵیان بژاردووە کاک عەبدوڕەحمان مستەفا بەڕاستی پارێزگاری پێشووتری کەرکووک پیاوێکە لە سەردەمی ئەدای خۆیان بەڕاستی پیاوێک بوو کاریزمای هەیە شخصیەتێوی حتا شکڵێوی زۆر جوانە قژێکی سپی ینی کارکتەرە ینی وەختێکە ئەیبینی حەز دەکەی ڕێزی دەگریت و زۆر جوان بوو کە هەمویان بە کۆدەنگی بەڕاستی من دوێنێ دڵم ئەترسام کاتێکە حەزبەکان وانە ئەترسام نەگەنە ڕێکەوتن چونکە زۆر جار ئەم حیزبانەی کوردستان لەسەر شتی بچووک زۆر ئاژاوی گەورە دروستەکەم لە لیستێژی خۆشە لیستە کوردستانی لیستا کوردستانی ئەوە کاریگەری هەیە لەسەرەوەی خەڵک بە گۆڕوتینێکی زیاترەوە بچێ بۆ دەنگدان باسی هەڵەبجەت کرد هەڵەبجە 36 پلە هێنکە وان چەند بوو 23 دەرەجە خۆشە هەشتە ئامەد 33 دەرەجە نزمترین پلەژی 13 دەرەجەنە ئامەد گەرمە ئەزانی من هەموو ڕۆژێڵم نزمترین پلە 33 و ببوورە 13 و بەرزترین 33 بێ دوای تۆزە لەسەر ئەو بخوێنمەوە چونکە بەڕاستی نازانم مەبەستی مەبەستە شەو ڕۆژە ینی دەمەک و زێدە سارد بە مەسەرن ئامەد دی کێمتری نە سێزدانە یعنی 13 دەرەجەی هەری سارە لەور لە ئامەدێ ئامەد گەلک ناوی ویانە کوردان بەرێ نەتگوتن ئامەد گوتن دیار بکە والله هەر من حەز لە نزمترینەکە کەمتر بەهاری شەوەکە بڵێ ناوی ئەم ئامەد بکارتینن لێ ئەس حەز دکەم تمژ ئامەدێرە بێژم دیار بکرد دیار بکرد پێدا حسم هێزەک تێدایە قووەتێک تێدایە دە تەلەفوزکردنەوەی ناویدا ئەزانی دیاربەکر لە ماوەیە فۆتۆیەکی بەراوردکاریم بینی لە ماستەر پلان و دیزایانی شارەکە
هەندێک شوێنی نازانم ڕێکەوتە یا کاتی خۆی ئەو جوگرافیا ناسوشتانەی کە هاتوون ڕۆژەڵات ناسەکان کاریگەریان هەبووە لەسەر دیزایانی شارەکە. ئەزانی دیاربەکر هەندێک شوێنی گەڕک و شتەکان و تاقەکان ڕێک لە پاریسەچە خەریتەکەی نەخشەکەی ڕاستە سوورە دیار بەکرێژی گەلێکی ناودارە بەرەی دیار بەکر حەمود ناوەوەی سوورێدا بووە مردینژی بزانم مردین چەندە؟ 30 دەرەجەیە مردین ئیرۆ هێنەکە مە بەحسەوە مردینێ کرد بوو ji bîr nakin tiştê ku me behs kiribû de beşê Mêrdînê de مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان 29 پلەیە نزمترین ژی یعنی نزمترین عنی لە شەودا منەوە تۆزە پێش ئێستا فێر بوو میتر مێشتانە بەم بەردەوامە کرماشانژی 32 دەرەجە لە ئیرۆ کرماشانژی بگەشتی جایەکی گەرمە وەکی دن ئەو گۆرانەی حەسەن زیرەکەت بیستەوە بۆ کرماشان من گەلێک بیستنێکی ژەمە کە کرماشان شاری شیرینم شاری جوانی کورد نشینم دەبێ بە مەلۆدی ببیسم دەبێ یانی وڵام من بۆ میلۆدی لە ئاوازەکەی زانم بەس کەوانە بە گۆرانی بیڵم دەفە بە سنە دیارە بڕیار بوو ئەمڕۆ مامۆستا سنە 32 پلەیە سبەینە مامۆستایە دڵای محەممەدی لەگەڵمان دەبێت بە تەلەفۆن تەندروستێوی پیچێک باشترە ئیرۆ دەچووە دکتۆر نەخۆشخانە و ئەمەوێ بە هەموو ئەوانەی کە هونەردۆستن و بە سنەکانیش بڵم سبەینە پێتان ئەڵم دیارە لێرە و لەوێ هەندێک هاوکاری بچووکی بۆ چوو بوو بەڵام لە ئاستی دەردەکانی ئەودا نەبوو تەواوی ئەوەی کە مامۆستا پێویستی بوو لە پاری دەرزی و دەرمان و چارەسەر الحەمدولله زۆر زۆر سپاس بۆ تۆخوا شکر دوای ئەو هەواڵی کە بڵاومان کردەوە بۆمان دابین کردووە ئێستا پارەکە لە لای ئێمەیە سبەینە مامۆستا دوێنین و بۆ ئەوەی کە شەفافیەتێکە بێ کاتێکە بە ئەخلاقەوە خەڵکێک پارەک دابینەکە ناوێوی سبەینە دەبێژم مەبلەغێتوی سبەینە دەبێژم تشتێک وتە ئەوانی بڕاستی ئەو گەلێکی کێفامژێرا دەبێن بەحسەوان کەسان بکن کۆ ئەدی تەمەن بە تەمەن بوونە نەخۆشن ئەدی وەکە بەرێ نەزندینە نکارن بسترین نکارن لە موزیکێ بدەن نکارن بنویسینن خۆشە ئەمڕۆ خۆمان سپاس بۆ تۆ هەموو ئانی سەر ئەکرانی ئانی ڕۆژەوێ و دەبێن بەحسە گەل لە کەسی دەرجی بکەن گەل لە والله ئەوە ئازاەتی ڕێڤەبەری گشتی ڕوودا بوو کاکاتۆشتانە پرگرنگی دەدی بەس ئەس بەدڵ هەواڵەکەم لەسەری خوێندەوە زۆر بڕوان بۆ قسەیە کە هەر شتێک لە دڵتەوە بێتە دەرێ لەسەر دڵ دەنیشە جەمە مەسەلەن من لەوێ تەماشا کرد بە کورتی ئەمە بێژن بووکو زەمان پڕ نەچە یەک جەمە هەیە محەممەد ئەمینێ دومان ئەوژی کەمانژەنی یەکەم بووە لە کۆبانێ بەریوی کەمانژەن تنەبووە ئەنی بەریوی کەسێک تنەبووە گول کەمانێ بدە ناپیر بووە ئەختیار بووە تەمەنی بەلکی نێزیکی 90 ساڵە و پێویستیەوەی بە ئالیکاریەکە جدی هەیە دەبێ ئەم بەحسەویژی بکەن بڕاستی ڤیددیوەکە وژی هەیە لێ قامیشلۆ چەند دەرەجەنە؟ قامیشلۆ 36 دەرەجەنە نزمترین ژی 19 دەرەجەنە و بچن عفرینی ئینجی ئیرۆ 35 نورمال عفرین گەرەگە گەرم هێنک باش بەرکو عفرین دەڤەرەکە چیاییە لێ کۆبانەی 4 دەرەجەنە دەرەجەیەکی ئەزانی تۆ هەر ڕۆژ شۆک دەبی کە 1 دەرەجە زێدە دەبێ خودێ لەم ڕۆژانەدا میوانێ مە هەنە کەسێک هەیە ئەیهێنینە ستۆدیۆ بە داتا و زانیاری باسی ئەوە کاکە 25 ساڵی تر گەرمبوون و کوڵانی گۆی زەوی زۆر بەرەو خراپی ئەڕوا لەوانەیە کۆچێکی بێشومار بەرەو هەرێمی کوردستان دەست پێ بکە لە تەواوی عێراقەوە لەبەرەوە هەتاوەکو بەڕاستی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوبیر لەوە بکاتەوە ئەگەر ینی وەکو دەخیلەی مناڵەکانمان پارە کۆ بکەینەوە لە حکوومەت بەشێکی دابرین بۆ دروستکردنی بەندا و هێشتا کەمە گەرمایەکی خراپ بەڕێوە بۆ گۆی زەوی و بەپێی توێژینەوەی ناسا تریدیەک جارێکی چی کرد بۆ منوشاهۆ لەسەر گواردنە کەش و هەوایە کاریگەریەوەی تەسیرەوەی لەسەر طبیعەتی و لەسەر ئینسانان مرۆڤان چت بێژی بەحسە کۆ بەحسەکەی ناسا باسیەوە کاکە لە 10 ساڵی ئایندەدا وشکە ساڵیەک ڕوەکاتە بەشێکی زۆر لە ناوچە خولگەیەکان دیارە کالیفۆرنیاش لە ئەمریکا دەگرێتەوە عێراق و سووریای تێدا بێبارانیەکی زۆر دەستپێکە لە ماوەی ئەم 10 ساڵەدا دەستپێکاوە بزانم ئەم ساڵ زستانەکەی تەڕ دەبێ بەڵام ئەمە دلیلی ئەوە نییە دیارە حکوومەت یاریمی کوردستان حەقەیە
پشت بە و توێژینەوانە بەستە چونکە ناسا کەم راپۆرتی هەبووە کە نهاتبێتە دی ئەڵێ ئەم مشکە ساڵیە زۆر جەفافی پێ دەڵێن بە عەرەبی لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئەمە بیر لەوە بکەینەوە کە بەندا و دروست بکەین کۆبانەکەی تۆش 34 کۆبانی 34 چت بێژی بەحسە کۆبانی بکەم کورتی زمانی ما هەیە دەرهێنەر پرۆدیوسەر بەڵێ باش کۆبانی ژبەر کۆ دهۆ یەکیش مرا دگو دل بخوون و بەحسە هەموو باژاران کریە بەحسە کۆبانی ناکەی بەحسە کۆبانی دکم چاوە بەحسە کۆبانی ناکەم عەرەب ژێرە دبێژن عین العرب لە یەک عەرەب لە کۆبانی تنەیە چما ژێرە گوتنە عین العرب لەوێ دەرێ بەرێ ئاو هەبوویە کۆچەرێن عەرەب دەهاتن لەوێ دەرێ بەز ئاو ددانش بەرەوەیەکی گوتنە عین العرب قومێکیان لێ خواردوێتەوە کە چی کردویانە بە عین العرب ئیسرار دکن بێژن عین العرب لێ نا عرب لێ هەنە نەیژێ عین العربە لە هەرێمەکە ڕۆژ ئەڤای کوردستانەیە لەسەر سینۆری باکووری کوردستانی 0 کیلومترە ناوبەرە باکوور و ڕۆژاوای کوردستانێدا هەیە کۆبانی ینی وەکە ناوبەرە من و ڕنج چییە؟ خەتا ترێنێ دەرباست بێ ئەو خەتا ترێنێ سینۆرێت ناوبەرە کۆبانی و باکووری کوردستانێدایە سەدی 100 کوردن هەندێک جار ئێستا و زانیاریانە لەسەر کۆبانێ زۆر خۆشە ڕاستە کرمانجی و ژوور و خوار و ناوەڕاست و گۆرانی و زازاکی و هەورامی و هیچی جیاوازینە بەڵام هەندێک جار هەندێک وشەی سۆرانی تۆ زۆر جوان کرمانجیەتە گەلک خۆشە ینی وەکی سوورمانجیە وەکی سوورمانجیە ینی بوو ئەس بێژم سۆرانە هەندێک بە سۆرانی وشەی سۆرانیژی ئەو مەکلۆمات لەسەر کۆبانێ گەلک گرنگە ئەزانی بۆ ڕۆژێک برادێک ڕۆژێک برادێک پرۆگرامێکم چێ کردبوو لە شنگال بە منی ئەوێت تەوان لە دیدێکی سیاسیەوە قسەیە کرد ئاگای لە جوگرافیاوانە نەبوو باسی ئەوەیە کرد کە کاکە شنگال وا و شنگال تەسلیم کراوە ئەو شتانە زۆر قسەیە کرد سیرەکەم ئەو برادەرە شنگال و شنگلبانە لە یەک جیا ناکاتەوە اینجا بەڕاستی آخر شنگال بەقەدەر قەپەرە زانی بەس خۆی بەقەدەر قەپەرە کۆبانی 160 کیلومتری جێ حەلەبێ دوورە کەسێکی حەلەب نەبیستێتنە چەمی فراتی نێزیکی 30 کیلومترە دوورە سێ ناحیەن کۆبانی هەنە ڕەنج سرینە شیوخە چەلەبیە و ناوێ کۆبانیش کۆ هاتیە ji کۆمپانی هاتیە کۆمپانی شرکەتەکە ئالمانان هەبوویەت ناوبەرە 1910 1920دا لەوێ دەرێ شرکەتەکە ئالمان بووە خەتا ترێنێ چێت کریە خەتا ترێنێژی ji Berlînê derket diçû Bexdayê di Kobanê re derbas dibû kompaniyeke Alman wê derê bûye îcarê hêdî mezin bûye gewre bûye be Kobanê şarekî bajarekî eşaîriye eşîretên gelekî mezin lê hene kêtikanin berazin گەڕەکەکەی تۆ ناوی چی بوو لە کۆبانە؟ her Kobanê her taxa غەربî بەرامبەری dema ku pêşmerge çûn pêşmerge wê derê bicî bûn بەرامبەری جامیە شێخ سەحن جامیەک لێ دەرەیە بوو بەراز جی عشیرەتێکە گەلێکی مەزنن بەرازی ژێرەت بێژن هەفت فەدراسیۆنەکە هەفت عشیرەت ناودانە خەڵکی کۆبانیژی چاندنیە گەلێکی ناسکری بەغەڕازەیەن خۆ ناسکرین ئەوی کۆ حەفارەت بێژن بیران دکۆلن حتا مەغربێ جەزائیرێ و ئەفغانستانی چونە وەکی دین چابول سەر کۆبانی بێژم هەر ئەوە نەها ری دەست پێکردنە زەیتونان بچینن و چاو لە عەفرینێکردنە و فستقان بچینن لێ کۆبانێ بە خواردنا خۆیە توش تیژ گەلێکی ناودانە والله خواردنی گەلێکی توش دخۆن باشە تۆ بەمناڵی و هەموو خواردنە تیژە و خواردووە کەچی شخصێتی شەوا نەرم جارێکی ئەزێ چ بدەن ڕەنج چیگێ گۆشت لە جەمەل کۆبان بچین وردەوردە بۆ جیمی باز بکە بەخوا زانیاریەکانی لەسەر کۆبانێ گەلک خۆش بوو کوفتە چیگێ گۆشت ئەگەر بخۆی قەهرەمانی